شاری کەلار مەریوان حەسەنمان لەگەڵابێ. مەریوان سڵاوت لێبێ، خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی فەرمانبەران و مامۆستایان بەکوێ گەیشتووە؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیدا خۆپیشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەران بەردەوامە لە سنووری قەزای کەلاردا و ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی سە لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلارن و جگە لە مامۆستایان ژمارەیەکی زۆرتر لە فەرمانگە حکومیەکان هاتوونە تا بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار و هاوکاری مامۆستایانن بۆ خۆپیشاندانەکان. ئەمەوێ ئەوە بڵێم ئەمڕۆ جگەل لە قوتابخانەکانی سنوورەکە کە داخراون بەڕووی خوێندکارانی سنووری قەزای کەلاردا، هەموو فەرمانگەکانی سنوورەکە دەوامیان تیاناکرێ. بە نمونە ئەمڕۆ کەسوکاری ئارامبایی گەنجە کوژراوەکەی دەی ئەم مانگە کە لە بەردەم ناوچەی کەلاری پارتی دیموکراتی کوردستان بەدەستی لە ڕێگەی گولەوە کوژرا سکاڵا تۆمار کرا لەسەر ناوچەی کەلار. لە ئێستادا بە مەبەستی سکاڵاچوونە بەردەم دادگا، بەڵام دادگاکانی گەرمیانیش بایکۆتی داوامیان کردووە. ئێستا بۆ قسەکردنی زیاتر لەسەر خۆپیشاندانەکانی مامۆستایان پێم خۆشە مامۆستایان خۆیان لەسەر بابەتەکانیان قسە بکەن. ژمارەیەک مامۆستام لایە کە لەو بارەیەوە مامۆستایان ئەگەر بێنە بەردەم کامیرە هەربکێشن. ئێوە چەند ڕۆژە بەردەوامن لەسەر خۆپیشاندانەکانی مامۆستایان مامۆستاڵات تۆ لێکێتی مامۆستایان چیت هەیە بۆ حکوومەت و بۆ خۆپیشاندەرانی کە لێرە؟ دیارە ئێمە وەک لەخی گەرمیانێکیتی مامۆستایانی کوردستان هەر پێشووتریش و لەسەرجەم خۆپیشاندانەکە پشتیوانی تەواوی داخۆزەکانی مامۆستایان، نەک تەنها مامۆستایان بەڵکو کۆی فەرمانبەرانی کوردستانەکەین، چونەوەی کە دەگوزرێت لەم وڵاتە شتێکە جیاوازە لە هەموو شوێنێکی تری دنیا. خەڵکانی هەیە بێموچەن، بێمافن، کێشەیان هەیە، معاناتیان هەیە، گرفتیان هەیە. زۆر بە شتەکان زۆر بە قوڵی نەکەین، بۆیە زۆر بە سەریح العیبارە ئەوەیە کە خەڵکی لێرە داوای مافی خۆیەکە. و لێرەش من پەیامێکمەیە بۆ سەرۆکی حکومەت، بۆ سەرۆکی حکومەتی کوردستانەوەیە. بەڕاستی هەر حکومەتێک لە دنیا ئەمە هیچ حاڵەتێکی وان نییە. هەر حکومەتێک کە ئادایی باش نەبوو دواتر دێتە سەر دەست لە کاری. مامۆستا هەنێک لە بەڕێوەبەرەکانی سنووری گەرمیان داوایان کردووە کە بەیانی پێویستە هەموو مامۆستاکان پابند بن بە دەوامی خۆیانەوە. ئێوە ڕەئیتان چی وەکو یەکێتی مامۆستایان؟ ئێمە هەموو مامۆستایان دڵنیانەکەینەوە و گوڵقی گەرمیانی یەکێتی مامۆستایان پشتیوانیان هاوکاریان نەبین و بە دواچوون بۆ هەموو کێشە و گرفتیەکەین و هەر حاڵەتەیەک هەر کێشە و گرفت و لەمپەرێکە ڕوبەڕووی مامۆستا بێتەوە. ئێمە وەکو نوێنەرانی مامۆستایان لە سنووری لەخی گەرمیان بە تاکید بە دواچوونی بۆکەین و لە بەرامبەر و حاڵدانە بە هیچ شێوەیەک بێدەنگ نابین. بەڵێ تۆکو بەڕێوەبەری ڕاگەیاندنی لەخی گەرمیانی مامۆستایان، یونیسێف بڕێنمایەکی وا هەیە پێویستە ئەگەر چەندێک پشوەکە تێپەڕی ئەو ساڵە بە نەهاتوو بە خوێندکاران ژمارەکرێ لە بەرامبەر خوێندکارانە بە مامۆستایان شێڵێ. دیارە ئەم قسەیە زۆر ڕاستە، ئەوەی کە شتێکی وەکو ستانداردە هەیە لە دوای یەکی یانزەوە کە ئیترە و ساڵە بە حسێب ناکرێت و ساڵی خوێندن. ئێمە پەیامان بۆ خوێندکاران و بۆ کەسوکاری خوێندکارانەوە هەمویان دڵنیانەکەینەوە کە مامۆستایان بۆ پەڕی دڵسۆزیەوە ئێستاش ئەمەی کە ئەم ناڕەزای و ئەم جوڵانەوەی مامۆستایان هەر بۆ داکۆکیکردن لە مافی خوێندکارانە چون. من لێرەوە پەیامێکمێ بۆ بەتایبەتی وەزارەتی پەروەردە و بەتایبەتی سەرۆکی حکومەتی بەڕاستی گەر ئەوان لە خەمی کەسوکاری شەهیدان و مناڵی شەهیدان و خوێندکاری شەهیدان و خوێندکاری پێشمەرگەکانن دەبێت بە زووترین کات هیچ نەبێت چارەسەری کێشەی مامۆستایان بکەن. ئەگینا ئەوەی دەوترێت سەبارەت بە کەسوکاری شەهید و مناڵی شەهید لە فریودان و خۆخەڵەتاندن زیاتر هیچ نییە. دەستخۆش مامۆستاگەر تۆش بەشداری خۆپیشاندانەکانیە. بەڵێ ینی دیارە لای هەمووان دیارە مامۆستایان داوای مافی خۆیانەکەن و ئەو مافش کە پێشەوە ئەوە مافی خۆیان تەبەن ئەو مافە جگە لەوەی کە موچەیەکە لایەن ژیانی سەرەکی مامۆستایانە کە حکومەت موچە دابین کا بۆ مامۆستایان. ئێمە داوای ئەو مافە سەرەتایی خۆمان کردووە و بێدەنگیش نابین لێی و بەردەوام درێژە ئەدەین بە خۆپیشاندانەکان بڕە تاکو ئەوەی کە وەڵامێکی ئیجابیمان دەستێکەوەی لای حکومەت بۆی کە پێ بتوانێت. ینی 16 مانگیڕێکە حکومەت بەحساب بڵێ لە قەیرانی داراییم کە ئەسڵان ئێمە باوەڕ بۆ ناکەن کە قەیرانی دارایی هەبێت. لە ماوەی ئەو 16 مانگە تا ئێستا پلانێکی نەبوو بۆ ئەوەی کە ئەم قەیران چارەسەر بکات، تا ئیسە کەسێک نەبوو پلانێکدا بنێبرە چارەسەرکردنی بوجە کە مافی سەرەتایی فەرمانبەران و مامۆستایانە چارەسەری بکات. ئێمە تر دڵێک بۆ حکومەتە خۆشکەین چ ئومێدێکمان پێی هەبێت کە تا ئێستا کەسێکی وانە بێت کە بتوانێت چارەسەری ئەو قەیرانە بکات. من پێم خۆشە ژمارەی تر مامۆستامان لەگەڵایە. مامۆستا ئەگەر بڕیارێکی هەنێک لە بەڕێوەبەرەکان داوایان کردووە کە ئێوە دەوام بکەن
تۆ بەیانی دەوامەکەی لە خوێنگاکەی خۆت؟ من بەش بە حاڵی خۆم پابند نابم بە داواکاری ئەو بەڕێوەبەرانەی کە حەڵقە لە گوێ حزبن و حزب بێگومان دیان سەورەکەی حزب ئاراستەی کرد بە دڵنیایی وە لە وڵاتە حزب دەستی خسۆتە بینە قاقای هەموو کایەکانی ژیانەوە. ئەو بەرپرسە ئیداریانەی کە لە سنووری پەروەردەکانە کاری ئیداری دەکەن هەمیشە لە بەرژەوەندی حزبەکانیان بڕیار دەدەن. ئێمە لە خەمی ئەم وڵاتە داین. بەڕاستی ئەگەر حکوومەتێک پێی نەکرێ موچەی فەرمانبەرانی دابین بکات چۆن دەتوانێت کەرتی تەندروستی و کەرتی کوشت و کاڵ و کەرتەکانی تر پەرە پێ بدا و ژیان و گوزەرانی خەڵک باشتر بکە. ئەوەیشی جێگەی ناومێدی ئێمەیە لە ماوەی 15 ڕۆژی خۆپیشاندانەکاندا تا ئێستا بەجددی بیر لەوە نەکراوەتەوە کە داواکاری مامۆسایان جێبەجێ بکرێ و تا داواکارەکانشمان جێبەجێ نەکرێ ئێمە ناچارین بەردەوام بین لەو هەڵوێستەی کە هەمانە. بەڵێ جگە لە مامۆستایان ژمارەیەکی تر لە فەرمانبەران ئەمش پێشمەرگەیەکی دێرینمان لەگەڵە کە بەشداری خۆپیشاندانەکانی کردووە. ئێوە شۆک هاوشێوەی مامۆستایانۆک و پێشمەرگە دێرینەکان موچەتان دواکەوتووە؟ بەڵێ بۆ ماوەی بەمانگەوە بۆ ماوەی 4 مانگە موچەمان دواکەوتەوە وەکو فەرمانبەران. بەڵام خۆشحاڵم کە ئەمڕۆ وەکو پێشمەرگەیەکی دێرینشان بەشانی مامۆستایان و فەرمانبەران لەم خۆپیشاندانە بەشدارم دەنگی خۆمەخەمە دەنگی ناڕزایی خۆمەخەمە پاڵ فەرمانبەران و مامۆستایان بۆ دژ بە ئەم قەیرانە نەخوازراوە دروستکراوە لە پێناوی کورسی دەسەڵاتە بەسەر گەلەکەمانە. لە ڕاستیدا لە وڵاتانە لە وڵاتە هەژارەکانە ئەبینم سەکان خۆش بێ عفو مامۆستا. بەڵێ بۆ ماوەی 2 هەفتەیە لێرەین هاتوین بۆ داواکردنی مافێکی سەرەتایی خۆمان داوای هیچی زیادەمان نەکردووە کریەکارێکین 30 ڕۆژ داوامەکەین وەرە لە کاتی خۆیان موچەکەمان دەرێ. ئەوەی جێگەی ناومێدی ئەمەیە لە ئەوەی کە بەردەوام ئەوترێتەوە کە دوو ئیداری لە وڵاتانیە بەڵێ بە دوو ئیدارێکی زۆر تۆخیشێت چونکە ئەبینی لە دێگەڵە بەم دیوە ئەم وڵاتە کاول بێ ئەوانەی ئاستی سەرەوە کەس باکی بە هیچ نییە. بۆ ماوەی 2 هەفتەیە زۆربەی مامۆسایان و فەرمانبەرانی ئەم سنوورە لەسەر جادن کەچی تا ئێستا نە سەرۆکی حکوومەت و نە جێگرەکەی و نە وەزیری پەروەردەش نهاتونە سەرخەت بۆ ئەوەی چارەسەرکردنی ئەم کێشە بکەن. بەڵێ سوپاسەوەی کە بیسان بۆچوونی مامۆستایانی سنووری گەرمیان بوو لەسەر خۆپیشاندانەکانیان. بەڵێ سوپاس بۆ مەریوان حەسەن.